ڕۆژی نۆی ئازاری ساڵی 1991 کە دەکاتە 28 ساڵ پێش ئێستا هاوشانی چەند شار و شارۆچکەیەکی تر دانیشتوانی کەلار و ناحەکانی دەوروبەری دژی دام و دەستگاکانی ڕژەمی بەعز ڕاپەڕین و پێشمەرگە و جەماوەر پێکەوە توانیان دەسەڵاتی بەعز لە ناوچەکە وەدەرنێن. ناحەی باوەنور بە دەواازەی ڕاپەڕینی ناوچەی گەرمیان دادەنرێت. هەر لەوێشەوە پلانی ئازادکردنی ناوچەکانی تردا ڕێژرا و شانە چەکدارەکان و پێشمەرگە و خەڵک لە پاش نیوەڕۆی ڕۆژی نۆی ئازار هەڵیان کوتایە سەر دامەزراوەکانی بەعس لە کەلار و لە ماوەی چەند سەعاتێکی کەمدا کەلار ئاوێزانی شۆڕش و ئازادی بوو. بە ڕزگارکردنی کەلار پێشمەرگە و جەماوەر کلیلی ئازادکردنی ناوچەکانی تری گەرمیانیان کەوتە دەست و ڕژێمی بەعسیش لەوە تێگەیشت بوو ڕزگارکردنی کەلار دەرگا بە ڕووی زۆر ناوچە دەکاتەوە بۆ ڕاپەڕینی خەڵک، بۆیە بەنیاز بوون لە هەندێک شوێن بەرگری بکرێت، بەڵام هەموو بەرگریەکانیان لە بەردەم ورەی پێشمەرگە و جەماوەر لەدەستدا. دوجار پریشکی ڕاپەڕین زیاتر پەرەی سەند و زۆرێک لە ناوچەکانی تر لە سنووری گەرمیان ئازادکران. شاخەوان محەممەد، کورسات نیوز.